خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ، هیوای تەندروستیەکی باشتان بۆ خوازین، هیوادارین لە هەر شوێنێکن هەر باش و تەندروست بن. دووبارە گەڕاینەوەلاتان لەگەڵ هاوکارم ڕاسان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ و بەرنامەیەکی جیاواز لەگەڵمانە بن. سڵاوێکی تەندروستانی منیش لە ئێوەی بەڕێز و دووبارە هیوای تەندروستیەکی زۆر باشتان بۆ خوازین. ئەمڕۆ یادی کیمیابارانی شاری هەڵەبجەیە کە ڕۆژێکی ناخۆشە لە مێژووی کووردا، بەڵام هەمیشە گرنگە یادکردنەوەی ئەم ڕۆژانە لەبەر بیرهاتنەوەی ئەو بڕگە و باس و بابەتانی کە لە ساڵانی ڕابردووە بەسەر گەلی کورد و قەومی کووردا هاتووە، هەر لەبەرەوەش بەشێک لە ئەو شتانی کە لە بەرنامەکەیە بە ڕەنگی ڕەشوسپی عرزەکرێت ئەمڕۆ. هیوادارم هەر کەسێک لەم ڕۆژەیە جۆرێک لە قوربانی هەیە، خی گەورە لە مردوەکانیان خۆش بوو بێت و توانی بێتمان ئەو جۆرێک لە قەرەبوو بۆ ئەو خێزانان و جۆرە لە پاڵپشتی خۆمانیان بۆ دەربڕین. بێگومان هەمومان هاوخەمی کەس و کارەکانی خۆمانین و هەمومان لە پشتیانین و وەک دەستگای میدیای کورسات بەردەوام هەوڵمان داوە کە لەگەڵ خەم و لەگەڵ نەهامەتیەکانی ئەوانە بژین. جا ئێساش بەگشتیینە سەرباسی بابەت و بڕگەکانی ئەمڕۆمان، ئەویش لەسەر نەخۆشیەکانی دڵە. کۆمەڵێک بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادەکردوون لەسەر نەخۆشیەکانی دڵ و بە تایبەتیش نەخۆشی خوێنبەرەکانی دڵ. لەگەڵمانە بمێنەوە تا کۆتایی بزانن هەواڵەکانمان چین، بزانن نوێترین توێژینەوەکان لەسەر نەخۆشیەکانی دڵ چییە. زۆر باشە. جا دڵ ئەو ئەندامەی کە لە ڕۆژێکە بە نزیکەی 100,000 جار لێ ئەدا، بەبێ ئەوەی کە ئێمە هیچ ئاگاداریەکی خودی ویستی خۆمانی تیاابێ، مێشکمان ئاگاداری ئەم بابەتە بێ ڕۆژانە 100,000 جار لێدان بەدەم خۆشە بەڕاستی. جا بە یەکێک لە ئازاترین و تونگ و تۆڵترین و بەهێسترین ئەندامەکانی جەستەدانرێت، لەبەرەوەی شەو و ڕۆژ نە لە کاتی خەوە نە لە کاتی پشودانە، هیچ کاتی ئەو پشوو نادا ئیسراحەت ناکە، بەردەوام لە ئەرکی خۆیەتی و ئەندامێکە کە بەرپرسە لە ناردنی خوێن بۆ ئەو شلەی کە بەبێ ئەوە ژیان بەردەوام نابێ بێگومان بۆ هەموو ئەندامەکانی جەستە. و زۆر جار بیمانەچێت کە ئەم دڵە خودی خۆی پێویستی بە خوێنە، ئەو خوێنەی کە بۆ خۆیەتەوە ئەگەر گرفتێکی تیابێت لە مولولەکانی خوێن، لە زۆری ڕێژی چوریە، یاخود ئەگەر گیر و گرفتە درێژخایەنەکانی وەکو شەکرە و زەختی هەبێ نەخۆشەکە، بێگومان کێشە بۆ ئەم دڵە دروستەکە. ئەمڕۆ بۆ دروشتێکی ناو بڕگە و بابەتی نەخۆشیەکانی دڵ بە دیاریکراویش باس لە دوو لە نەخۆشیەکانیانەکەین. یەکیان بریتە لە گیران و ئەوەی خوێنبەری کۆڕۆنەری دڵ، واتە خوێنبەری سەرەکی دڵ کە دواتر لەگەڵ دکتۆری پسپۆڕا باس لە خوێنبەری کۆڕۆنەری دڵەکەین کە کامانن و لە کۆ سەرچاواگرن، و هەروە باس لە ئەستوربوونی دیواری دڵەکەین کە ویژێکی ترە لەو گرفتانەی کە دووچاری بەشێک لە چارەخوازانە بێتەوە بە هۆکاری شێوازی ژیانکردن و هەرێکیشیان پێیوەستە بوویترە و باس لەوە شەکەین. با بچینە لای هەواڵ و تازەترین توێژینەوە و دۆزینەوەکانی سەردەممان. هەواڵی یەکەممان تایبەتە بە زمانەی دڵ. با پێکۆ بچینە لای ناوەڕۆکێم هەواڵە بزانین باسی چیەکە. ئاەتزانیت زمانەکانی دڵی مرۆڤ لە ماوەی ژیانێکی ئاساییدا زیاتر لە 3 ملیار جارەکرێنەوە و دادەخرێن بەبێ ئەوەی یەک چرکە بوەستن. ئەم کارە میکانیکیە بێوێنەیە وای کردووە زانایان زمانەکانی دڵ بە خۆڕاگرترین پێکاتەی زیندوو لە سروشتاتا بنێن. توێژینەوەیەکی نوێ لە زانکۆی هارڤاردی وڵاتی ئەمریکا پەردەی لەسەر تەکنەلۆژیایەکی نوێ لاداوە کە ڕێگە دەدا زمانەی دەستکردی دڵ لە ناو جەستەی مرۆڤ گەشە بکات و خۆی نوێ بکاتەوە. زانکۆی هارڤارد لە ڕێگەی بەکارهێنانی خانە بنەڕەتیەکانەوە توانیوێتی زمانەیەک دروست بکات کە نەک هەر وەک زمانی سروشتی کار دەکات، بەڵکو دەتوانێت لەگەڵ گەورەبوونی مرۆڤدا ئەویش گەشە بکات. داتاکانی ئەم توێژینەوەی نیشانی دەدەن کە ساڵانە زیاتر لە 5 ملیۆن کەس لە جیهانە تووشی کێشەی زمانەکانی دڵ دەبن و لەو ڕێژێش نزیکەی 130 پێویستیان بە نەشتەرگەری گۆڕینی زمانی هەیە. ئامارەکان دەری دەخەن کە زمانە دەستکردە کۆنەکان تەنها 10 بۆ 15 ساڵ بەرگە دەگرن، بەڵام ئەم داهێنانە نوێی هارڤارد ئەگەری چاکبوونەوەی یەکجارەکی بە ڕێژەی 195 زیادەکە. سپۆڕانی ئەمریکی ئاماژە بەوە دەدەن کێشەی سەرەکی لە زمانە دەستکردە کۆنەکانە هاتنە ئارای خوێنمەین یان ڕقبوونی زمانەکەیە بەهۆی نیشتنی کالیسیۆم، بەڵام زمانە بایۆلۆژیە نوێیەکە وەک ئەندامێکی زیندوی جەستە ڕەفتارەکە. توێژینەوەکە کە لەسەر ئاستی جیهانی دەنگدانەوەی هەبووە جەخت دەکاتەوە لەوەی ئەم تەکنەلۆژیات تێچووی چارەسەری نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە 140 کەم دەکاتەوە، چونکە پێویستی بە دووبارەکردنەوەی نەشتەرگەری نابێت. لە کۆتاییدا زانایان دەڵێن ئێمە ئێستا لە سەردەمێکین کە ئەتوانین پارچە تێکچۆکانی دڵ نەکەر بگۆڕین، بەڵکو دووبارە بە زیندوی دروستیان بکەینەوە. ئەمەش ئومێدێکی گەورە دەبەخشێت ئەو مناڵانەی بە گرفتی زگماکی دڵەوە لەدایکە بن.
زمانەی دڵ زانایان بە یەکێک لە تونند و تۆڵترین ئەندامەکانی جستەی مرۆڤ دەیانێت بە هۆکاریەوەی کە هێندە ئەکرێتەوە و داخرێتەوە با تۆزێ لەسەر ئەم دڵە جوانە باستان بۆ بکەم کە زمانەی دڵ چییە. ئەم شتەکە لێرە دیارە کە لە شێوەیەکی لاستیکی لێرە خۆی پیشانەیە بریتێ لە زمانەی دڵ. زمانی دڵ وەکو جۆرێک لە ڕێگریکردن و ئاڕاستەکردنی خوێن لە ناو دڵا بەکاریە بە جۆرێک کاتێک کە تۆ ئەتەوێت دڵ لە بەشی سەرەوە بنێری خوێن ببوورە لە بەشی سەرەوە بنێریتە بەشی خوارەوە زمانەیە کە بێ کۆنتترۆڵی بڕی خوێنەکە بکە بە هۆکاریەوەی کە بەشێک لەم خوێنە خوێنی ئۆکسسیجینە پڕ لە ئۆکسسیجین و بەشێکیشی خوێنی بێ ئۆکسسیجینە کاتێک کە خوێنی بێ ئۆکسسیجین تێکەڵی خوێنی پڕ ئۆکسسیجینە بێ گرفتێک دروستەکە بریتە لە بابەتی سایۆنۆسس واتە شینبوونەوەی دڵ و چواردەوری دڵ کامە گرفتێکی زۆرە لە بەروی هەر خانەیەکی جستە پێویستی بە ئۆکسسیجینە کاتێک کە تێکەڵ ئەبێت لەگەڵ خوێنی کەم ئۆکسسیجینە تۆ ئۆکسسیجین کە پێویستە ناگاتە خانەکان کاتەمێکێک لە گرفتە گەورەکان یەکێکی تر بریتە لە کۆنتترۆلکردنی بڕی ئەو خوێنەی کە لە یەکێک لە ژوورەکانی دڵەوە چێتە ژوورەکانی تر باش بە شێوەیەکتر ڕوونی بکەینەوە زمانەکانی دڵ بە یەک ئاڕاستەیە ئاکرێنەوە واتە کاتێک کە خوێنەکە چووە دیواری خوارەوە بە شێوەیەک زمانەکە داخرێتەوە کە ئەم خوێنە نەگەڕێتەوە سەرەوە بەڵام کاتێک کە بەپێی تەمەەن یەکێک لە نەخۆشیە درێژخایانەکانی وەکو شەکرە و زەخت و چوری ئەکرێ گیر و گرفت بۆ ئەم زمانەیە دروستکەوە بیرمان نەچێت لایەنی جینات و بۆ ماوەیەکێکی ترە لەم گرفتانە خۆشبەختانە لە ساڵان ڕابردووە چارەسەری چاندنەوە دووبارە دروستکردنەوەی ئەم زمانەی دڵانە دروست هاتۆتە ئاراوە بەڵام ئەوانش کێشەیەکیان هەیە کە لە 10 بۆ 15 ساڵ زیاتر بەرگە ناگرن لەبەرەوەی جۆرە لە کالیسیۆم نیشتن و بە ژەنگی دڵ ئەناسرێ ئەم جۆرەتر پێویستی بەوەیە کە لە دوای 15 ساڵەوە بگۆڕێ کەمە نەشتەرگەرێکە قورسرەکە بەڵام ئێستا خۆشبەختانە زانایان توانیانە ئەوەش چارەسەرکەن لە ڕێگەی چاندنەوەی ئەو خانە و شانانەی کە تایبەت بە دڵ هەیە ئەتوان دووبارە ئەم زمانەیە لە ناو دڵخۆی دروستکەن وەکوەوەی کە هەر تێک نەچوو بێرە سەرتاوە کەمە شۆڕژێکی گەورەیە بەڕاستی و هیوادارم ڕۆژانم چارەسەرکاری پێ بکرێت و بتوانین لە نەشتەرگەرەکانە بەکاری بێنی دەستۆش ڕاستەنجا ئەمە خۆی لە خۆیان پێشکەوتنێکی زۆر گەورەیە کە ئەم جۆرە چارەسەرە کە پشت بە خانە بنەڕەتیەکانە بەستێ دواتە خانەیە کە لە سەرەتاوە خۆی دەست بە گەشە و بە گەورەبوونەکە جیاوازەکەی لە کۆنەکان ئەوەیە کە لە چارەسەر کۆنەکان ئەوە گڕاسان باسی کرد ڕاستە و خۆ جۆرێک لە زمانە دانراوەتەوە لە شوێنی زمانە بنچینەیەکە یاخود زمانە سروشتیەکە کە دەستکرد بووە بەڵام ئەمە ڕێک هاوشەوەی زمانە بنچینەیەکە کارەکات و بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی دوور و درێژتر یاخود ماوەیەکی دوور و درێژتر ئەمێنێتەوە و ڕێژەی سەرکەوتنی کارکردنیشی زیاترە جا هەرچەندێ هەتا ئێستا ئەم شتە نەخراوەتە ناو بازاڕەکانەوە بەڵام خۆشبەختانە لە تاقیکردنەوەکانە سەرکەوتنێکی باشی بەدەسێنا و ئەکرێت لە داهاتوویەکی نزیکیشە بەکاربێنرێ بوو چارەخوازانی کە پێویستیان بێتی جا بەدەر لەوە هەواڵێکی ترمان ئامادەیە لە سەریکێکی تر لە بابەتە زۆر باوەکان ئەویش ڕەغبوونی خوێنبەرەکانە با پێکۆ بچینە لایم هەواڵە بزانین چیمان پێڵە ڕەنگە بەلاتەوە سیر بێ کە بزانیت خوێنبەرەکانی مرۆڤ دەکرێت تاوەکو لە 170 تەسک ببنەوە بەهۆی نیشتنی چەوری بەبێ ئەوەی کەسەکە هەست بە هیچ نیشانەیەک بکات تا ئەو کاتێک تووپڕ جەڵتە ڕوودەدات. توێژینەوەیکی نوێی زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا جۆرە ڕۆبۆتێکی داهێناوە کە ئەتوانێت بچێتە ناو خوێنبەرەکان و وەکو گسکی کارەبایی چەورێ نیشتوەکان پاک بکاتەوە. زانکۆی ئۆکسفۆرد ئاشکرای کردووە ئەم نانۆ تەکنەلۆژیایە دەتوانێت ڕێگری بکات لە پرۆسەی ڕەغبوونی خوێنبەرەکان کە بکوژی ژمارەیەکە لە جیهاندا. بەپێی ئامارە نێودەوڵەتیەکان ساڵانە زیاتر لە 7.9 ملیۆن کەس بەهۆی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکانەوە گیانە دەسەدەن کە زۆربەیان پەیوەندیان بە ژیرانی خوێنبەرەکانەوە هەیە. داتاکانی ئۆکسفۆرد نیشانی دەدەن کە ئەم چارەسەرە نوێ دەتوانێت ئاستی گیرانی خوێنبەرەکان بە ڕێژەی لە 160 کەم بکاتەوە لە ماوەی تەنها 6 مانگدا بەبێ ئەوی پێویست بە نەشتەرگەری یان قەستەرە بکات. جازانایانی بەریتانی ڕوونی دەکەنەوە کە ڕەقبوونی خوێنبەرەکان تەنها نیشتنی چەوری نییە بەڵکو هەوکردنێکی درێژخایەنی ناوپۆشی خوێنبەرەکانە ئەو کەسانەی جگەرە دەکێشن و فشاری خوێنیان بەرزە ئەگەری توشببوونیان بەم حاڵەتە 4 هێندە زیاترە. توێژینەوەکەی ئۆکسفۆردیش جەخت دەکاتەوە لەوەی ئەم نانۆ ڕۆبۆتانە مادەی دژەهاوکردن ڕاستەوخۆ دەگەێنە شوێنی برینداربوونی خوێنبەرەکە و پسپۆران دەڵێن ئەمە گۆڕانکاریی بنەڕەتیە لە پزیشکی دڵدا لەبری چارەسەرکردنی نیشانەکان ئێمە دەچینە ناو قوڵایی کێشەکە و خوێنبەرەکان وەک ڕۆژی یەکەمی تەمەن پاک دەکەینەوە.
ئێمە خوێنبەرەکانمان هەیە کە هاوشێوەی سۆندەیە کە ئاوی پیا بڕوە خوێن پیانە ئەڕوا و ئەگوازرێتەوە بۆ بەشەکانی لەشمان بۆ ئەوەی کە ئۆکسجین و خۆراکە مادی پێویستمان لە ڕێەوە دەست بکەوێت. جا نەخۆشی ڕەگبوونی خوێنبەرەکان چییە؟ ئەگەر ئەمە لولەیەکی خوێن بێت زۆر کات ئەم لولە خوێنە بەهۆی هەندێک مادەوە وەک چەوری کەسکە بێتەوە یاخود بە تەواوەتی ئەژیرێت ئەما بێتە هۆی ڕەگبوونی خوێنبەرەکە و وا کات کە خوێن بە باشی پیان نەڕات. جا چارەسەرە کۆنەکان کە بریتی بوون لە نەشتەرگەری یاخود ئەنجامدانی قەستەرە هەم ئەکرا تێچوێکی زۆر لەسەر نەخۆشەکە دروست بکات یاخود دابنێت کە ئەمە خۆی لە خۆیان گرفتێکە و هەم ئەکرات کە چارەخوازەکە تووشی ناڕەحەتیە بکات. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا ئەم چارەسەرە نوێیە کە تەنها لە ڕێگەی ئامێرێکی بچووکەوە کە هاوشێوەی گسکێکی کارەبا وەک لە هەواڵەکەی ئاماژەی پێکرابوو کارەکات ئەتوانێت خۆی بچێتە ناو لولە خوێنەکەەوە و خۆی پاشی بکاتەوە هاوشێوەی ئەوەی کە کەسێک تازە لە دایک بووێ و کەسێک کە هیچ گرفتێکی خوێنبەرەکانی نەبێت و ناوپۆشی خوێنبەرەکەی پاک بێت تاوەکو خوێنی جەستەی بەباشی هاتو چۆ بکات و بگاتە ئەندامەکانی جەستەی. بێگومانە لە دەست خۆش بۆ زانێرەکانەجا ئەمەش ڕووکەشی دیوی پێشەوەی دڵە و ئەو مولولە سوورانەی کە دیارن ئەو خوێنبەر سەرەکیانن کە خوێن بۆ دڵەبن و بە شەشی نەکەشی ئەو خوێنبەرانن ئەو خوێنهێنان بوو گرەکە خوێن لە دڵە وەرەگرنەوە ئەی هێننەوە ناو سیستمی خوێن بە شێوەیەکی گشتی کاتە ئەبێت چەندێ زەحمەت بێ نەشتەرگەریەک کە بە وردەکاریە بچێتە ناو خوێنبەرێکەوە ئەو خوێنبەرە بربە بۆیە بەردەوام دکتۆرەکان و زانایان لە توێژینەوەی تازە و لە پشکنی تازایان بۆی کە ئاسانکاری بۆ بابەتەکە بکەن و بێگومان چارەسەری باشتریش بۆ چارەخواز و نەخۆش دۆزنەوە. ئەچینە لای یەکێکی تر لە بڕگە و باسەکان کە ئەویش بابەتی خەوە. بابزانین خەو خودی خۆی چۆن تەسیری هەیە و چۆن کاریگەری هەیە لەسەر تەندروستی دڵمان. پێکەوە بچین لایەم هەواڵە. خەو تەنها بۆ پشودانی مێشک نییە بەڵکو وەک سیستەمێکی چاکردنەوەی خوێنبەرەکانیش کار دەکات. هەر کات ژمێرێک کەم خەوی یان خەوی ناڕێک خوێنبەرەکانت یەک هەنگاو لە ڕەقبوون نزیک دەکاتەوە. توێژینەوەیکی نوێ کە لە زانکۆی بێرکلی لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا ئەنجام دراوە پەردەی لەسەر پەیوەندیەکی کیمیایی ترسناک لاداوە لە نێوان خەوی ناڕێک و کەڵەکەبوونی چەوری لە ناو خوێنبەرەکاندا. زانکۆی بەرکلی ڕێگەی چاودێریکردنی 1600 کەسەوە بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵ دەری خستووە ئەو کەسانی خەویان پچڕ یان شەوانە کەمتر لە 6 کاتژمێرە خەون ئەگەری توشبوونیان بە ڕقبوونی خوێنبەرەکان بە ڕێژەی 2.6 هێندە زیاترە بە بەراورد بۆ کەسانی کە خەویان ڕێکە. ئامارەکانی زانکۆکە نیشانی دەدەن کەمخەوی دەبێتە هۆی کەمبوونەوەی هۆرمۆنێک بە ناوی ئۆرێکسین کە بەرپرسە لە ڕێخستنی ئاستی بەرهەمێنانی خڕۆکەسپیەکانی خوێن لە مۆخی ئێسکدا. کاتێکم هۆرمۆنە کەم دەبێتەوە ژماری خڕۆکەسپیەکان بە شێوەیەکی نادروست زیاد دەکەن و ئەچنە ناو دیواری خوێنبەرەکانەوە ئەمەش پرۆسەی ڕقبوون و نیشتنی چەوری خێراترەکە. داتاکانی ئەم توێژینەوەی ئاشکرای دەکات کە تەنانەت یەک شەو کەمخەویش دەبێتە هۆی بەرزبوونەوەی نیشانەکانی هەوکردن لە ناو خوێنبەرەکاندا بە ڕێژەی لە 15. سپۆران هۆشداری دەدەن کە زۆربەی خەڵک گرنگی بە خەو نادەن لە کاتێکا بۆ تەندروستی دڵ کاریگەریەکەی کەمتری نییە لە جگەرەکێشان. توێژەرانی توێژینەوەکە داوا لە هاوڵاتیان دەکەن کە خەوی 7 بۆ 8 کاتژمێر وەک دەرمانی دڵ سیر بکەن و زانایان دەڵێن خوێنبەرەکانت لە کاتی خەودا خۆیان نوێ دەکەنەوە بۆی ئەگەر سیستەمی خەوتێک بیت ڕێگە لە پرۆسەی نوێبوونەوەی دڵ دەگریت و ڕێگە بۆ جەڵتە خۆش دەکەیت. ئەمەش گرنگی خەوی قوڵ بۆ تەمەندرێژی خوێنبەرەکان دووپات دەکاتەوە. جا ئێمە زۆر باسمان لەوە کردووە کە پرۆسەی خەو و خەوتن ئەو شتەیە کە زۆر بەڕاستی زۆر سەرسوڕهێنەرە لەبەرەوەی لە خەوە زۆربەی نوێبوونەوەکان ڕوێن ئێمە ڕۆژانە لە کاتی هەڵسو کەوتمانە لە وەرزشکردنا لە ژیانکردمانە زەرەر بە جەستەمانەگەێنین بەشی خۆی وە خانەی مردوومان زۆرە بێ وە زۆرینەی ئەندامەکانی ناومان پێویستیان بە جۆرە لە ڕیفرێشکردنەوە و خۆنوێکردنەوە هەیە جا خەو ڕێک ئەم پرۆسەیە ڕێک ئەو بابەتە بۆەکە ڕێک ئەوەی کە بە ڕۆژ و لە کاتی بەخەبەریان ناتوانانی بیکی بە خەو بۆتەکە هەر لە نوێکردنەوەی باڵانسی هۆرمۆن و هاوتاکردنەوەی هۆرمۆنەکان هەتا نوێبوونەوەی خانەکانی پێست و خژمان و هەتا گەشەی
جەستەمان هەر بەوە نمونەیە هێنمەوە کە زۆرینەی گەشەی تەمەنی هەرزەکاران لە کاتی خەوا ڕوویە کەواتە خەو ئەو پرۆسەیە کە نوێبوونەوە گەشەیەکی باشی خانەوە ئەندامە و شانەکانی جەستەتیایە ڕوویە جا بێگومان کوالیتی خەو بەهای خەو زۆر گرنگە لەم بابەتەیە کە تا چەندێن تەندروست بین لێرە دڵ هاتووە بە نمونە کە ڕقبوونی خوێنبەرەکان و نیشتنی چەوری کەمخەوی تەسیرێکی باشی هەبووە لەسەری و بە دیاریکراوی لە 6 کاتژمێر کەمتر و لە کاتێکی نادروستی شابێگومان دەسۆژ ڕاستانجا بەگشتی هەموو کاتێ من ئەڵم جەستەمان وەکو باڵەخانەیە گوایە کە کۆمەڵێک کارمەندی زۆر کۆمەڵێک کارگوزاری زۆر پیشەسازی زۆر کاری تیاکەن بێگومان چۆن خەو ئێمە خۆمان هەستی پێکەین کە چەند گرنگە بۆ جەستەمان بەگشتی هەر یەشێک لە ئەندامەکانیشمان وەک لە هەواڵەکە وەک هاوکارم ڕاستان باسی کرد پێویستیان بۆیە کە خەوێکی باشیان هەبێت تاوەکو بتوانن فرمانەکانی خۆیان بە باشی جێبەجێ بکەن جا هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر بابەتێکی تر کە پێی ئەوترێ گەورەبوونی دڵ با پێکەوە بچینە لام هەواڵە ئایا دەزانیت گەورەبوونی دڵ بە پێچەوانی ماسوولەکانی تری جەستەوە نیشانەی هێز و توانای جەستە نییە بەڵکو زۆربەی کات وەک زەنگێکی مەترسیدار وایە بۆ شکستی یەکێک لە گرنگترین دەمەکانی جەستە کاتێک ماسوولکەی دڵ گەورە دەبێ لەبری ئەوەی توانا و هێزی پاشەکەوت بکە توانای پاڵنانی خوێنی بۆ هەموو ئەندامەکان کەمە بێتەوە و دیواری ژوورەکانی دڵ ڕق و بەهێز دەبن ئەمەش وەک ئەوە وایە بزوێنەرێکی گەورەت هەبێت کە کێشەکەی زۆر بێت بەڵام توانای سوڕان و کارکردنی بەرهەمداری نەبێت توێژینەوەیەکی نوێ و ئێجگار ورد کە لە زانکۆی جۆنز هۆپکینز لە وڵاتی ئەمریکا ئەنجامدراوە پەردەی لەسەر مەترسیە شاراوە و ترسناکەکانی ئەم حاڵەتە لاداوە کە لە بواری پزیشکیدا بە گەورەبوونی نائاسایی دڵ ناسراوە زانکۆی جۆنز هۆپکینز لە ڕێگەی توێژینەوەیکی زانستیەوە کە بۆ ماوەی 15 ساڵ بەردەوام بووە و چاودێری پزیشکی وردی 12,000 کەسی کردووە ئاشکرای کردووە کە گەورەبوونی دڵ زۆربەی کات ئەنجامی فشار و ماندووبوونێکی درێژخایەنە لەسەر ماسوولکەکە داتاکانی ئەم توێژینەوەی بەڕوونی نیشانی دەدەن کە بەرزەفشاری خوێن یەکەمین و سەرەکیترین هۆکارە و بەرپرسە لە 175 حاڵەتەکانی گەورەبوونی دڵ کاتێک فشاری خوێن بەرز دەبێتەوە دڵ ناچار دەبێت بەهێز و فشارێکی یەکجار زیاتر کار بکات بۆ ئەوەی خوێن بنێرێت بۆ نێو لوولە خوێنەکان ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ماسوولکەکان ئەستور ببن بۆ ئەوەی بەرگەی ئەو فشارە بگرن بەڵام ئەم ئەستوربوونە لە ئەنجامدا دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی کارکردنی دڵ ئامارەکان دەری دەخەن ئەو کەسانەی بۆ ماوەی 5 ساڵ فشاری خوێنیان بەرز بووە و چارەسەری پێویستیان وەرنەگرتووە قەبارەی دڵیان بە ڕێژەی 20 بۆ 130 لە قەبارەی ئاسایی گەورەتر بوو و ماسوولکەکانیان ڕق بوون بەپێی راپۆرتی زانایانی وڵاتی ئەمریکا گەورەبوونی دڵ تەنها گۆڕانی قەبارە و شێوە نییە بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی کارەبایی ناودڵیش کە لێدانەکان ڕێک دەخات داتاکانی زانکۆی جۆنز هۆپکینز نیشانی دەدەنە و کەسانەی ماسوولکەی دڵیان گەورە بووە ئەگەری توشبوونیان بە تێکچوونی لێدانی دڵ و ناڕێکی لە هەناسەداندا بە ڕێژەی لە 125 زیاتر لە کەسانی ئاسایی هاوکات توێژینەوەکە ئاماژە بەوەش دەدات کە لە هەر 500 کەس یەکێکیان تووشی گەورەبوونی زگماشی و بۆ ماوەی ماسوولکەی دڵ دەبێت کە ئەمە شۆکاری سەرەکی مردنی کتوپڕە بەتایبەت لە نێو وەرزشوانە گەنجەکاندا کە بێ ئەوەی بزانن دڵیان تووشی فشارێکی یەکجار زۆر دەکەن سپۆرانی زانکۆی جۆنز هۆپکینز بە وردی ڕوونی دەکەنەوە کە نیشانەکانی وەک هەناسە تەنگی لە کاتی پیاسەکردن و ئاوسانی قاچەکان و هەستکردن بە ماندووبوونی زۆر لە کەمترین جوڵە زەنگێکی مەترسیدارن و ئاماژەن بۆ گەورەبوونی ماسوولەکانی دڵ ئەوان جەخت دەکەنەوە لەوەی کە کەمکردنەوەی خوێ لە ژەمەکاندا و کۆنتڕۆڵکردنی کێش و ڕێگریکردن لە قەڵەوی ئەگەری گەورەبوونی زیاتری دڵ بە ڕێژەی لە 125 کەم دەکاتەوە لەلایەکی دیکەوە زانایان ئامۆژگاری هاوڵاتیانەکەن کە پشکنینی وەرزی بۆ فشاری خوێن ئەنجام بن چونکە فشاری خوێن بێدەنگترین بکوژە کە دڵ ناچار ئەکا قەباری خۆی بگۆڕێت و گەورە ببێت تا دەگاتە قۆناغی پەککەوتنی یەکجاری
ماسوولکەی دڵ ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان بیچێنین و بیش و بهێنین وەک چۆن ئەم ماسوولکەی قۆڵ بۆ نمونە کاتێککە یاری پێەکەی گەشاکە و گەورەترە بێ و بەهێزترە بێ جا بێگومان دڵی شەر ماسوولکەیە ماسوولکەیەکە کە بەردەوامە گوشرێ و ئەو خوێنیتیاتی نێرێ بۆ ئەندامەکانی دلی جەستە بەڵام لێرەیە کێشەیەکەیە کاتێککە دڵ زەختێکی زۆرتر کاتێککە دڵ زەبرێکی زۆرتر یەکەوێتە سەر وەکو هەر شوێنێکی تری جەستە ماسوولکەی و بەهێزە بێ یاخود بە زمانێکتر ئەستورتر و قەبارەی گەورەترە بێ ئەمەیان بەداخەوەکو ماسوولکەکانی جەستە نییە کاتێکە گەورە ببێ قەبارێکی جوانتر و گەورەتری هەبێت لێرە گیر و گرفتێکی زۆر دروستەکە یەکێک لەو گیر و گرفتانە بریتە لەوەی نەمانی توانای لاستیکی دڵ لەبەری کاتێکە ئەستورە بێ ئەم دڵە توانای جۆری کشان و خۆگونجاندنی لەگەڵ چواردەورەکە کەمترە بێتەوە و بێگومان خوا کاتێک کە جەستەی مرۆڤی خوڵقاند و دروستی کردووە هەر شوێنێک قەبارەی دیاریکراوی خۆی هەیە ئەم دڵەکە لێرایە ئەو ژوورەی کە تایبەت کراوە بۆ دڵ و ئەو شوێن و جێگەی کە تایبەت کراوە بۆی پێویستە لە قەبارەی خۆیان بێواتە کاتێکە گەورەترە بێ لەم شوێنە و لەم جێگەی کە بۆی دابینکراوە گیر و گرفت دروستەکە دیارترین و گەورەترین هۆکاری دروستبوونی ڕقبوون و ئەستوربوونی دیواری دڵ بابەتی بەرزی فشاری خوێنە زۆر گرنگە بەرزی فشاری خوێن کۆنتترۆل بکە لەبەرەوەی ئێمە بەرزی فشاری خوێن بە بکوژە بێدەنگەکەی ناومانە ناسی لەبەرەوەی کۆمەڵێک گیر و گرفت بۆ تەندروستی مرۆڤ دروستەکە بەداخەوە هەتا ئەگاتە ئەو قۆناغانی کە گەیشتۆتە قۆناغێکی نەگەڕێنەوە ناتوانانی چارەسەریکەی و بۆیە هەر بە بکوژێکی بێدەنگیژە ناسرێ دەست خۆش ڕاستان بۆ زانیاریانە جا هەواڵێکی ترمان ئامادەیە لەباری خۆراک با بچینە لەم هەواڵە دەزانیت تەنها خواردنی مشتێک گوێز بە شێوەی ڕۆژانە دەتوانێت وەک قەڵغانێکی بایۆلۆژی کار بکات و خوێنبەرەکانە لە ڕقبوون پارێزێ گوێز کە شێوەی لە مێشکی مرۆڤ دەچێت دەرمانێکی بێوێنێ بۆ دڵ و دەتوانێت گیری دیواری خوێنبەرەکان پارێزێت ئەمە ژوا دەکات دڵ بە ماندووبوونێکی زۆر کەمترەوە خوێن بۆ هەموو جەستە بنێرێت توێژینەوەیکی نیو بەرفراوان کە لە زانکۆی بارسلۆنا لە وڵاتی ئیسپانی ئەنجام درراوە پەردەی لەسەر نەهێنیەکانی ئەم بەرهەمە سروشتیە لاداوە کە کاریگەریەکەی لە هەندێک لە دەرمان بەهێزترە زانکۆی بارسلۆنا لە ڕێگەی توێژینەوەیکی مەیدانی گەورەوە کە بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام بوو چاودێری وردی پزیشکی 7500 کەسی کردووە ئاشکرای کردووە کە خواردنی تەنها 30 گرام گوێز بە شێوەی ڕۆژانە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە 100 کەم دەکاتەوە. داتاکانی توێژینەوەکە بە ڕوونی نیشانی دەدەن کە ئەو کەسانی گوێز و ڕۆنی زەیتون سروشتیان کردوتە بەشێکی سەرەکی لە ژەمەکانیان مەترسی توشبوونیان بە جەڵتەی مێشک بە ڕێژەی لە 140 دابەزیوە. ئەم ئامارە بە یەکێک لە گەورەترین دۆزینەوەکانی پزیشکی لە سەدەی 21کەمدا هەژمار دەکرێت چونکە دەیسەلمێنێت گۆڕینی سیستەمی خۆراک کاریگەریکی یەکلاکەرەوەی هەیە لەسەر تەمەن درێژی. بەپێی راپۆرتی زانایانی وڵاتی ئیسپانیا گوێز دەوڵەمەندە بە جۆرە ترشە چەوریەک کە جەستە خۆی ناتوانێت دروستی بکە. ئەم چەوریە سوودبەخشە دەچێتە ناو دیواری خوێنبەرەکان و ڕێگری دەکات لە نیشتنی چەوری ڕقبوون. ئامارەکان نیشانی دەدەن خواردنی گوێز دەبێتە هۆی دابزانی ئاسی چەورێ زیانبەخشەکانی ناو خوێن بە ڕێژەی لە 115 لە ماوەی تەنها 3 مانگدا. هاوکات توێژینەوەکە دەریشی خستووە کە ئەم خۆراکە دەبێتە هۆی دابەزاندنی فشاری خوێن بە ڕێژەی لە 112. ئەوەش فشارێکی کەمتر دەخاتە سەر زمانەکانی دڵ و ڕێگری دەکات لە ئەستوربوونی نائاسایی ماسوولکەی دڵ. پسپۆڕانی زانکۆی بارسلۆنا ئاماژە بەوە دەدەن کە ئەو مادە دژەهوکردانی لە ناو گوێزدا هەن نەک هەر دڵ دەپارێزن بەڵکو سیستەمی بەرگری جەستەش بەهێز دەکەن. هەر بۆیە ئەو کەسانی لە هەر هەفتەیەکدا لانی کەم 5 گوێز دەخۆن ئەگەری مردنیان بەهۆی نەخۆشی خوێنبەرەکانەوە بە ڕێژەی لە 120 کەمترە بە بەراورد بەو کەسانی گوێز ناخۆن بەڵام پێویستە گوێزەکە بە خاوی و بەبێ سوێرکردن بخورێت بۆ ئەوەی هەموو سوودە پزیشکەکانی وەک خۆی بمێنێتەوە. جا ئەمە بەگشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بوو ئەچینە لای بابەتی سەرەکیمان کە نەخۆشی خوێنبەری کۆرۆنەریە.
پێشەوە وەک هەموو کاتێک کۆمەڵێک ئامار و کۆمەڵێک زانیاریمان بۆ ئامادە کردوون لەسەر نەخۆشیەکە ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن ئێستا هەندێک ئامارتان پێڵین لەسەر نەخۆشی خوێنبەری کۆرۆنەری کە تا چ ئاسێک بەربڵاوە لە جیهانا و هۆکارەکانی چین بۆیە لەگەڵمان نابن ئەوەی کە توێژەران و زانایان تیشکیان خستۆتە سەر باوترین جۆری نەخۆشیەکانی دڵە و گەورەترین هۆکاری گیان لە دەزانە وە گوتمان خوێنبەری کۆرۆنەری ئەو خوێنبەرێکە خوێن ئەیا بە دڵ خۆی بۆیە تێکچوونی ئەم خوێنبەرە بێگومان بە هۆکارێکی گیان لە دەزان دارێت زیاتر لە 240 ملیۆن کەس لە جیهاندا توشببووی ئەم حاڵەتەن لە سەراسەری گیانە 240 ملیۆن کەس توشببووی ئەم حاڵەتەن و ساڵانە 9 ملیۆن کەیسی گیان لە دەزان بەهۆیەوە تۆمار دەکرێت کە ئەمەش بەڕاستی ڕێژەیەکی زۆرە لە 240 ملیۆن 9 ملیۆن کەس کەواتە ئەو کەسانی کە تووشەم حاڵەتە بن مەترسیان لەسەر و پێویستە خۆیان پارێزن دەست خۆش بێ لەنجا ئاماژات بە گرنگی ئاماریە تاوەکو بزانین تا چنێ ئەم بابەتە شایانی باست و توێژینەوەیە اینجا ئێستا بەدەر لە ئامار ئەوەی کە زۆر گرنگە هۆکارەکانی توشبوون و لێکەوتەکانە باسی هەنێک لە باوترین هۆکارەکانیتان بۆکەم کە لە زمانی پزیشکیا ئێمە هۆکارەکانەکەین بە دوو بەشەوە ریسکەکانەکەینە دوو بەشەوە ئەو ریسکانی کە دەستکاری ئەکرێن و ماوەی ینی چارەسەرەکرێن ئەکرێ بگۆڕێن و ئەوانەی کە ئەکرێن نەگۆڕێن واتە مۆدیفایبل و نان مۆدیفایبل جا خۆشبەختانە بەشێکی زۆری ئەمانە توانای دەستکاریکردنیان هەیە بە بابەتی جگەرە کێشان و بابەتی کەم جوڵەی و کحول و قەڵەوی ئەمانە هەمویان ئەکرێ دەستکاری کرێن هەمویان ئەکرێ توانای گۆڕانیان هەبێ واتە بە جۆرەکان نەخۆش خۆی ئەتوانێ واز جگەرە بێنێ خۆی ئەتوانێ واز لە کحول بێنێ و ئەتوانێت کێشیدا بگرێ ئەمانە هەمووی هاوکارن بۆی کە کەسێک بە دوور بێ لەم بابەتانە لەبەرەوەی هەر یەکێک لەم گرفتانی کە باسم کرد ئەبێتە هۆکاری جیرانی ناوپۆشی مولولەکانی خوێن کە ئەمە گرفتێکی زۆر دروستەکە و لە کۆتایی یاڵێ 150 تیرەی مولولەکەی گیراوە بە یەکێک لەم هۆکارانەیە و بێگومان نەخۆشیە درێژخایەکانی وەکو بەرزەفشاری خوێن و شەکرە بەرزەفشاری خوێنێکێکە لەو نەخۆشیانەی کە بەپێی کات ئەم ئەستوریی کە ناوپۆشی مولولەکە هەیەی کەمیە کاتەوە ئەم فشارە زۆرەکە بەناو ئەم دەمارەیان ڕوا ئەگەری هەیە لاواز و تەنێکی بکاتەوە دەمارەکە کە لە کۆتایی ئابێتە هۆکاریەوەی ئەم دەمارە گرفتی بۆ دروست بێ و نەخۆشکە و هەوکردن تایە دروست بێ دووشت هەبێکەوە زۆر سامناکە ئەوەیە کە بەرزەفشاری خوێنی هەبێ و بەرزی چەوری هەبێ ئەم دوو گرفتە بەیەکەوە هەردووکیان کێشەی زۆر بۆ دڵ دروستەکەن و ئەبێتە هۆکاریەوەی کە دەمارەکە بە شێوەیەکی گشتی بگیرێ و بێگومان نەخۆشیەکانی شەکرەش وەک باسم کردی یەکێکترن لەو گرفتانەی کە هەم ئەو کاریگەری لەوەکە هەم بێگومان ئەمیش کاریگەری لەوەکە کاتە بە شێوەیەکی گشتی هیوادارم هەموو لایە لەم هۆکارانە بە دووربین درێژە بە بڕگە و بابەت و باسی ئەمڕۆمانەیە پزیشکی پسپۆرمان لەگەڵایە وشانێکی کوردوەرە گەڕینی و ئەگەڕینەوە لاتان و درێژە بە باسەکەمانەی لەگەڵمانە بمێنن ئایزانم دووبارە بەخێر بێنەوە درێژە بە بڕگە و باسی ئەمڕۆمانەین دکتۆر حسێن مرادمان لەگەڵای کە پسپۆری نەخۆشیەکانی دڵ قەسەڕێ دکتۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵین زۆر بەخێر بیت دکتۆر بابەتی ئەمڕۆمان بابەتی نەخۆشیەکانی دڵ بە دیاریکراوی خوێنبەری کۆرۆنەری دڵ و هەروەها ئەستوربوونی دیوارەکانی دڵیش باسەکەین دا پێم خۆشە پێشەکی باسی ئەو مامۆکەی بەشێ لە خەڵکی بیریانەچێتەوە کە ئەم ئەندامە مهمەی کە خوێن بۆ هەموو باشەکانی جستانێری خۆشی پێویستی بە خوێنە نەخۆشی ئەو خوێنبەرانە چینکە بڵین پێشەکی باسی خوێنبەرەکانکەین ئەو خوێنبەرانی کە خوێن بۆ دڵەبەن کامانن زۆر باشە وەکو جەنابەت ئاماژەت پێەیە بەڕاستی دڵ خەڵکوازانە هەر پمپێکە نەخێر دڵ ڕاستە پمپێکە و ڕاستە خوێنە نێرێ بۆ جستە بەڵام چۆن هەموو بەشێکی دەشمان پێویستی بە خوێن هەیە و خوێنبەر خوێنی بۆ ئابات ئەبێت دڵیش خۆی خوێنی بۆ بچێت بۆی بتوانێت ئیشکات و باکسەوە ینی مهمترین بەشی جەستەمان بۆ ئەوەی کە جەستەمان باش بێت ئەبێ دڵمان باش بێت دڵیش بەچیەوە بەندە بە خوێنبەرەکانیەوە بە دەرەجە یەک بەندە خۆی وەکو لای جەنابدا ئاشکرایە دڵ سێ خوێنبەری ڕئیسیمانەیە بە شێوەیەکی عام لە خەڵکیە
هەنێ جار لە سەتادەتەوە لە 15 پێڵێن 4 خوێنبەری هەیە ئەوەی کە لە لای چەپەوە ئەبێ بەسێ ئەو کات ڕێمەسی بە شێوەیەکی ئام ئەگینا ئێمە شێوەیەکی ئام باسیکەین دڵ خوێنبەرێکی لای ڕاستی دڵ هەیە لەگەڵ 2 خوێنبەری لای چەپی دڵ ئەگەر هاوکارمان بی لەسەر ئەو مۆدلە گەر زۆر دیاری کرابێ بۆمان زۆر بۆ کامێرەکەش بۆی خەڵکی لێماتێک من کامێ مەبەستە لای چەپ و لە لای ڕاست زۆر ڕاست خۆی ئەگەر ئەمە دڵ بێت دڵ بەم شێوەیە لە جەستەمانە دانیشێت بەڵێ ئەمە سکۆڵی ڕاستە عادەتەن لە پێشەوەی و ئەمە سکۆڵی چەپە و ئەمانە پێیان ئەڵێن گوێچکەڵەکانی دڵ بەڵێ ئەمە خوێنبەرە ئەمە خوێن بۆ هەموو جەستەمانە بات کەواتە ئەو سوورە ئەو خوێنبەرە سەرەکیەکە بەگشتی خوێن بە هەموو جەستای بڵاو خوێن بۆ هەموو جەستەمانە بات بێجگە لە سیەکانمان بەڵێ ئەمەش ئەو خوێنبەرەیە کە خوێن بۆ سیەکانمانە بات بەڵێ ئەو خوێنبەرەی کە خوێن بۆ جەستەمان ئەبات یەکەم فەرعکەلی ئەبێتەوە یەکەم بەش کە خوێنی باتێ دڵخۆیەتی هەر شاخوێنبەر کە لە دڵ دەرچوو یەکسەر وەکو وتمان ئەبێ 3 خوێنبەری لای بێتەوە 2 خوێنبەری لای چەپ کە بە شاخوێنبەرێکی کورتەوە بەسراون لەگەڵ خوێنبەرێکی لای ڕاست کەواتە دڵ پێش هەموو شوێنە خەمی خۆیەتی بزەبت ینی هەر دوای سەمامەکە یەکسەر ئەوانە ئەمە گەورەترین خوێنبەری دڵ ئەمەی بەشی پێشەوەی دڵە لەگەڵ ئەمەی بەشی پشتەوەی دڵی پێڵین لەگەڵ دەماری لای ڕاستی دڵی پێڵین زۆر باشە ئەمانە خوێنبەرەکانی دڵن ینی بۆ ئەوەی تێبگەین ئەوەی کە فلان کەس تووشی جەڵدەی دڵ بۆ یان دەماری دڵی گیراویان قەسەری بۆ کراوە ئەم دەمارانن ئەمە گەورەترینە ئەمە دەماری پشتەوەی و ئەمەش دەماری لای ڕاستەیە یەک لەو 3 خوێنبەرەیە کە باسەکرێ وتری یەکێک لەو 3 خوێنبەرە یان هەنێجار فەرعی بچووکی و خوێنبەرانەیەکە تووشی جەڵدەی دڵمان ئەکات باشە دکتۆر بەگشتی هەر تەسکبوونەوەیەک یاخود قەتعبوونێکی کامل لەم لولە خوێنانەیە ڕووبات ئەکرێ ڕاستەخۆ بێتە هۆی جەڵدەی دڵ یان هەر نەخۆشیەک ئەگەر بێت و کتوپڕ گیرا بێت بەڵێ یەکسەر ئەبێتە جەڵدەی دڵ ینی کەوتمان جەڵدەی دڵ ئێمە بە کوردی لە ناو خەڵکات جەڵدە و زەبحەمانەیە زیاتر جەڵدەکە ئەوەیە کە قەپاتبوونی تەواو لە دەماری دڵە ڕوئەیات بە شێوەیەکی کتوپڕ یعنی هەر تەسکبوونەوەیەک گەشتە بە تەقریبی گەشتە لە 150 تیرەی خوێنبەرەکە سەرو ئەوە احتیمالی هەیە بە شێوەی کتوپڕ ببێتە جەڵدەی دڵ هەنێ جار نابێتە جەڵدەی دڵ و قەپاتیژە بێت ئەوانن کە زۆر بەهێواشی لە مەسەن 150 ئەبێتە 160 ئەبێتە 70 وردە و اینجا ئەبێتە لە 100 ئەو کاتە شەرت نییە بە جەڵدەی دڵ بێتە لای دکتۆر باشە دکتۆر ئەمە جیاوازی چیە چۆن ئەکرێت بۆ نمونە لە پڕ بە کتوپڕی ئەم قەپات بوونە ڕووبات یاخود بە باتێ پڕکات زۆر ڕاستە ینی ئێمە وتمان ئەگەر بێت و تەسک بوونەوەمان هەبێت لە 150 بەرەو سەر بێت احتیمالی هەیە طبعا تەسک بوونەوە چییە کۆبوونەوەی چەوری و پەڕەکەی خوێن و فایبەر و کۆمەڵێک شتی ترە لە ژێر ناوپۆشی خوێن بە خوێنبەری دڵەوە ئەو 3 خوێنبەری کە باسمان کرد ئەگەر بێت و ئەم ڕووپۆشەی ئەم مادانی داپۆشی و لە پڕ بتەقێ ئەو مادانی کە لە ناوێتی لە چەوریەکە و لە پەڕەکەی خوێن لەوانە دەمارەکە قەپات دەکات ئەمە بە شێوەی کتوپڕ قەپاتی ئەکات بۆیە ئەمە ئەبێتە جەڵدەی دڵ دکتۆر ئێمە لە بەش یەکەمی بەنامەکەیە باسمان لە هۆکارەکانی گیرانی خوێنبەرەکانی دڵ کرد زۆر شت لە ناو خەڵکا باوە ئەوترێ خواردنی چەور ئەوترێت تەمەن باسی جگەرە کێشانەکرێ بەڵام ئەوی کە پرسیارە ئەم بابەتانە چۆن هەرێکیانەکرێ ببێتە هۆکاری گیرانی ئەم مولولەی خوێنانە ئایا لە تیوی دەرەوەی مولولەکە ئەگیرێ یاخود لە ناوپۆشی مولولەکەەوە گیرانەکە ڕاستەکە هەموو ئەمانە یعنی تەسیری ڕاستەوە خۆیان لەسەر چی هەیە لەسەر ناوپۆشی دەمارەکە هەیە ناوپۆشی دەمارەکە ئیتر ئەگەر لەوانەیە کەلیماتەکان بۆ خەڵکی ئام بۆ خەڵکێک کە ئیشەکەی ئەوە نەبێت تۆزێ ئیزعاج بەکارهێنانی وشەکانمان بەس هەمومان ئەزانین کە خڕۆکە سپیەکان و دوایی شتێک دروزە بێ پێڵێن فۆم سێڵ و دوایی چەوریەکان کۆ ئەکاتەوە لە دەوری خۆی و ئیشی ناوپۆشی خوێنبەرەکانمان کە ئەوەیە کە نێڵێ خوێن بمەیەت ئیشی ئەوانە پەک ئەخات و ئینفلامێشن ڕوئەیات و دوای ئەوە تەقینی بەڵێ ئەبێتەوەی تەقینی ڕووپۆشی شوێنی تەسک بوونەوەکە و دەرپەڕینی ئەو مادانی کە تایەتی و قەپاتبوونی دەمارەکە
ئەمە ئەو شێوازەیە کە جەڵدەی دڵ دروستەکە ئەوانی تر شەرنیە ئەم شێوازە ڕووبات لەوانەیە هەر تەسک بوونەوەکە زۆر بێت و پێش نەشتەقێت و بێتەوەی گیران ئەو کاتە نەخۆشەکە بە جەڵدەی دڵ نایەت بە لەوانەیە وا بێت کە هەر هەست بە ئازاریش هەستیشی بە ئازار نەکرد بێ کاتێکی زۆری پێچوە تا بۆتەوە قەپات بوون لەوانەیە نەخۆشەکە بۆ یەکەم جارکێتە لای تۆ بە لاوازی بە سستی ماسوولکەی دڵ بێت کە جەڵدە بووە و تێپەڕیوە و نەیزانیوە دەمارکی قەپات بۆ ماسوولکەی دڵی سست بووە. باشە دکتۆر با باسی بابەتێکی ترکەین ئەوەی کە لە زمانی پزیشکیا بە کڕۆنیک و ئەکیوتە ناسرێ واتە ئەوەی کە بۆ ماوە کورت و ماوە درێژ نەخۆشیە ماوە کورتەکان و ماوە درێژەکان نەخۆشی گیرانی مولولەکانی دڵ یاخود خوێنبەرەکانی دڵ نەخۆشی ماوە کورتن یاخود ماوە درێژ نییە ئەپێکی هەر وەکو باسمەکرد هەر هەردووکیانە ئەگەر بێت و لە فترێکی کورتە تەقینی ڕووبات و ببێتەوەی گیران ئەوە وەکو جەنابیش ئاگاداری پێ ئەڵێن ئەکیوت کۆڕۆنەری سندرۆم یعنی حاڵەتی کتوپڕی گیرانی دەماری دڵ. باشە چ کاتێک ئەمەیان ڕۆیە دکتۆر؟ ئەکرێت لە هەر کەسێکە کە تەسک بوونەوە گەشت بێتە لە 150 لەو کەسانەیە ئەکرێت هەر دقەیەک معڕەزە بەوەی کە ڕووبات. بەبەستم چی شتێک جیاوازی دروستەکە لە بینەوەی کە کەسێک لە ماوەیەکی زۆر خێرایە تووشی ئەم گرفتە ببێ یاخود لە ماوەی چەند ساڵێکە ئایا ژیان کردنێتی جیناتە چی ئەبێتە هۆکار؟ وەک ئاگادارین زۆربەی شتەکان هیچ شتێک نییە کە تەنها یەک هۆکار بێت بەڵام ئەو شتانی کە واد لێ ئەکات کە حاڵەتەکەت سریع بێت و تووشی ئەکیوت کۆڕۆنەری سندرۆم بیت لەوانەی کە ئەکری هەر لە جیناتەوە تۆ لە جیناتە ئەو حاڵەتە هەبێت واتە هۆکارە بۆ ماوەیە هۆکارە بۆ ماوەیەکان ئەو هۆکارانەی کە ئینسان دەسینێ لە ینی توانای ڕوبەڕبوونەوەی نییە یەکێک لەوانە وەکوتمان لە جیناتایە دووەم لە تەمەنە لەگەڵ هەڵکشانی تەمەنە ئەم حاڵەتە زیاتر ئەبێت سێەم ئەگەر نەخۆشێک جگەرەکێش ئەمانەی ئەچینە سەر هۆکارەکانی کە ئینسان توانای گۆڕینی هەیەتیانە وەکو جگەرەکێشان و شەکرە و زەخت و ئەو ستایل و جۆری حیاتی کە خەڵکی تایە و ینی ئیسراحەتی زۆر و وەرزش نەکردن و پارێز نەکردن و خەوی باش نەبوو سترێسی زۆر ئەمانە احتیمالی ئەوە زیادەکەن کە حاڵەتە کتوپڕەکە زیاتر بێت. ڕاستە دکتۆر هەر لەسەر ئەو شێوازی ژیانە کەمێک بەردەوام بین خەو تا چ ڕادێ کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیانە؟ ئێمە وتومانە و لە زۆر شوێن هەیە لە بڵێن لە تێکستەکانی نەخۆشیەکانی دڵ بۆ ئەوەی سەلامەت بێت ئەبێ خەوی باش خواردنی باش لەگەڵ وەرزشکردنت هەبێت. دەرکەوتووە ئەمانە بە تەنیا مەهماکان تۆ لە جیناتە هەبێت کە وتمان لە دەسەڵاتی خۆتانە شەکرت هەبێت شتی تریشت هەبێت ئەمانە بە تەنیا ئەتوانن لە 150 ترسی توشبوونت بەو حاڵەتە کەمکەنەوە. ئەمە شتێکی باشەکەواتە ئەمە جێگەی دڵخۆشیە. بڵێ دکتۆرێکی تر لەو بابەتانەی کە هەمیشە باسەکرێ ئێستا خەڵکێکی زۆر ڕووی تێکرد و بابەتی لایەنی دەرونیە. پێم خۆشە بزانم بەڕێزت بۆکو لایەنی دەرونی تا چەنێ پێت وایە کاریگەری لەسەر نەخۆشیەکانی دڵ و بە دیاریکراوی گیرانی مولەکانی دڵ هەبێت؟ ئێمە لەگەڵ ناجێگیری باری دەرونیمان کۆمەڵێک گۆڕانکاری لە هۆرمۆنات و لە جەستەمانە ڕوئەیات لەوانە وەکو ئەزانانی بەرزبوونەوەی ڕێژەی ستیرۆید و باش ئیژنەکردنی ناوپۆشی خوێنبەرەکانمان زیاتر توشبوونی ئیلتیهابی ئینفلامیشن ئینفلامەتری مارکەرەکانمان ئەمانە بەهۆی سترێسەوە هەمومان ئەزانین کە ئەمانە بەرزەبنەوە ئەمانەش ڕاستەوخۆ تەسیریان لەسەر دڵ هەیە بەوەی کە وەکوتمان ناوپۆشی خوێنبەرەکانمان تەسیری تێکرێ ناڕاستەوخۆ بەهۆی بەرزبوونەوەی لەوانەیە فشاری خوێنمان بەرز بێتەوە کە بە ناڕاستەوخۆ تەسیر لەسەر دەمارەکانی دڵمان هەیە لایەنە دەرونەکە بە ناڕاستەوخۆ لە ڕێی بەرزبوونەوەی زەختەوە بە ناڕاستەوخۆ لە ڕێی ناجێگیری لێدانی دڵمانەوە وەکو ئاشکرایەکە حاڵەتی دەرونیمان ئەگەر جێگیر نەبێ لەوانەیە لێدانی دڵەکانمان جێگیر نەبێت بەم شێوازە تەسیری هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵ. دەستخۆش دکتۆر بەگشتی ئەگەر باسی شۆمان بۆ بکەی شوێن و کەسانی کە زیاتر مەترسی ئەم حاڵەتیان لەسەرە کە تووشی
گرفتی نەخۆشەکانی خوێنبەری کۆرۆنەری بن. ئاشکرایە ئەوانەی کە لە ویراسەیانە و لە فامیلیانە نەخۆشیەکە هەبێ زۆر معڕەزن بۆ ئەوەی ئەوانیش توش بوو لە مستەقبەلا تووشی نەخۆشی کۆرۆنەری یانی دەمارەکانی دڵبن. ئەمانە گروپێکن بەس دەشتی دڵخۆشکەر ئەوەیە کە وەکو وتمان ئەکرێت تۆ بە گۆڕانکاری لە جۆری حیات و لە ڕاضە و لە خەوتن و لەوانێتە بەلایەنی کەمەوە لە 150 ئەم ترسەکەم کەیتەوە. ئەمانە جۆری ینی کەسانی تر لەگەڵ تەمەنە دیارەکە لەگەڵ تەمەنە توشبوون بە نەخۆشی دەمارەکان دڵ زیاتر ئەبێ بە شێوەیەکی گشتی نێرینە زیاتر توژە بێت لە مێینە لە نەخۆشی دەمارەکانی دڵ. دوای ئەوانی کە شەکرەیان هەیە، ئەوانەی کە جگەرەکێشن، ئەوانەی کە زەختیان هەیە و کۆنتترۆلیان نەکردووە، ئەوانەی کە باری دەرونیان جێگیر نییە، ئەمانە زیاتر احتیمالی بەرکەوتە و توشببوونیان بە نەخۆشی دەمارەکانی دڵ هەیە. کەواتە دکتۆر بۆ یەکێکە بینەرمانە ئەگەر بێت و بە تایبەت دیاریکرا و باس کرد لە ڕەگەزی نێرینە و تەمەنی لە تەمەنی سەر و 40 ساڵە بێ ڕاستە؟ خۆی زیاترە هەچەند ئێستا ئەگەر سێرکەیت تەمەەن زۆر هاتوێتە خوارەوە ڕۆژانە ئێمە بەڕاستی ئەوە ئەبینین بەداخەوە ئێستا بیدایەت ئەوتراکە نەخۆشیەکان دڵ نەخۆشی تەمەنە دوایی هات وتیان نەخۆشی میدڵ ئەیجە ینی ئەوانەی کە لە تەمەنی ناوەڕاستان ئێستا بەڕاستی خوارمی دڵ ئەیجیش ئێستا کرێ 30 ساڵی و ئەوانش تووشی و باب زۆر ئەبینین لە 20 ساڵیەوە ئەبینین ینی لە شاری سلێمانیە لە 20 ساڵی لە 25 ساڵی نەخۆشمان هەیە 20 ساڵە و فتح سەدری ئەوێ ینی نەک دەمارەکە سێ دەمارەکەی. باش دکتۆر من هەر لە زمانی خەڵکەوەی بیستم بە تایبەتیەوەی کە تەمەنێکی بێ ئەڵێن جارانم نەخۆشیانە نەبوو یا ئەگەر هەش بوو بێ زۆر کەم بۆ بە دیاریکراوی نەخۆشیەکانی دڵ ئێسەوە بەڕێزت باسی واکەی کە لە تەمەنی 25 ساڵیش ئەم گرفتانە هەیە تۆ هۆکاری ئەمە بۆچی ئەجێڕیتەوە کە ئاوا هاتوۆتە خوارەوەم تەمەنە خۆی ئایا چەند پێشتر تەشخیص کراون ئەم حاڵەتانە بەڕاستی بمانەوە نەمانەوێت تەشخیصی ئێستا زۆر زیاتر لە هی ئەو کاتانەی کە باز ئەکرێت لەسەر دەمی چەند ساڵی پێش ئێستا تەشخیص ئەو نەبوو ینی ئەگەر مردنێکی کتوپڕ بوو بێ بەهۆی دەماری دڵیشەوە بوو بێ کەس نەیزانیوە بەڕاستی لەسەر دڵ حساب نەکراوە بمانەوە نەمانوێت ئەمە ینی یەکێکە لەو هۆکارانە دووەم بە دڵنیایی ئەشکرێ ئێستا زیاتر بێ ئەو جۆری ژیانی کە هەمانە ئەو جۆری خۆراکی کە ئێستا هەمانە ئەو سایکۆلۆژی کە ئێستا مرۆڤی ئەستی تایە ئەمانە هەموو ڕێخۆشکەرن بۆ ئەوەی لە تەمەنێکی زووترەوە بەڕاستی تووشی نەخۆشەکانی دڵبین مۆزوعی جگەرەکێشان و نێرگەلە و دووکەڵ ینی لەوانەیە ئێستا زۆر زیاتر بێ لەو کاتە ینی جوڵە و هەڵسوکەوتی تاکەکان ئێستا سدنتەریە ئێستا زۆربەی بزانی زۆر جوڵەمان زۆر کەمە ئەم خۆشگوزەرانیە یان ئەگەر خۆشگوزەرانی بێ ئەم نەجوڵان و خواردنی کە لە ئێستا لە بەردەستایە یعنی لە جاران وانە بووە بەڕاستی. دکتۆر یەکێکی تر لەو شتانی کە خۆ ئاماژت پێ بابەتی جگەرەکێشان حەزەکەم باسی بکەین جگەرەکێشان دووکەڵکێشان بە هەر جۆرەکانیەوە چۆن کاریگەریەکە لە دەمارەکانی دڵ و خوێنبەرەکانی زۆرترین تەسیری لەسەر ئینفلامیشن و ئیندۆثیلەل فەنکشنە ینی ئیشکردنی ناوپۆشی دەمارەکانی دڵمانە ینی هەوکردن لە ناوپۆشەکەی زۆر بزەبت ینی زۆرترین تەسیری لەسەر ناوپۆشی دەمارەکانی دڵمانە کەوا ئەکات زیاتر مەعڕەز بێ بۆ ئینفلامیشن دوایی کۆبوونەی فۆمسیاڵەکان ئەو خانانی کە قەب ئەگرن لە چەوریەکان و کۆی ئەکەنەوە و لەژێر ناوپۆشی دەمارەکانی خوێن و دواییش وەکوتمان گەورەبوونی و تا ئەگاتە لە 150 دوای ئەوەش احتیمالی تەقین. کاتە دکتۆر بەگشتی بێزگەلەوەی کە خۆی ڕاستە و خۆ جگەرەکێشان کاریگەریە کاتە سەرلوولەکانی خوێن هانی ئەوە شیاکە چەوری کۆ بێتەوە لە ناوپۆشەکەیە سەرەکی ترینیان پەکخستنی ئیشی نۆرمەڵی ئیندۆفیلیەمە ینی ناوپۆشی لوولەکە بەڵێ اینجا دوای ئەوەش ئینفلامیشنە بەڵێ دەستخۆش دکتۆر پێشووتر ئاماژۆ بە باسی خواردن کرد کە ئەزانین گرنگترین شت کە لە ژیانی ئێمەیە کاریگەریە کاتە سەرجەم نەخۆشیەکان خواردنە جا بەگشتی بۆمان باس بکە چین ئەو خواردنانی کە مەترسی توشبوون بەم نەخۆشیانە زیاکەن ئەوانی کە زۆر باون لە ناو هاڵاتیان خۆی ینی بۆ ئەوەی دڵت باش بێ ئەبێ خواردنت باڵانس بێت ینی ئێمە وتمان خواردن
یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ ئەگەر باڵانس بێ ئەتوانین ئەم ترسە زۆر کەمکەینەوە باڵانس چۆن ینی بە شێوەیەکی عام لە 100 تا 50 خواردنەکەت کاربۆهیدرات بێ لە 100 تا 20 لە 100 تا 30 پرۆتینەکان بێ لە 100 تا 20 چەوریەکان بێ بەڵام ئەوەی کە زۆر زەرورە باسیکن هەچەند من پسپۆری خۆراک نیم بەس ئەو بەشێکە لە نەخۆشەکانی دڵێ تەنها ئەتوانم ئاماژە بەو شتە بم ئەو لە 100 تا 20 چەوریەکان باشترە ساتوریتد فات و ترانسفاتی لە 100 تا 1 کەمتر بێت وەکو فاستفودەکان و وەکو دۆنەت و وەکو کرێمی کێکەکان و ئەوانە باشترە لە ڕۆژانەیە لە 100 تا 1 کەمتر بێ و باشترە نزیکی لە 100 تا 0 بێت کەواتە نەخورێن باشتر نەخورێت باشە بەڵێ یەکێکی تر دکتۆر لەو شتانی کە زۆر لە ناو خەڵکا باوە ڕۆنی ماسیە و گەزای ماسی یەکێکە لەو خواردنانی کە زۆر کەس ڕووی تێیەکە بۆ خواردن و ئەڵێن کە ڕۆنی ماسی سوودێکی زۆری هەیە بۆ نەخۆشی خوێنبەرەکان ئەمە تا چەندێ ڕاستە خۆی ماسی بەتابەت ماسی سەلەمۆن و ڕۆن ماسی فیش ئۆیڵ چۆن تەسیریان لەسەر دڵ ئەبێ بە بەرزکردنەوەی ڕێژەی HDL و تا ڕادێک دابەزاندنی LDL ینی بەرزبوونەوەی بۆ ئەوەی بینەران تێبگەن بەرزبوونەوەی چەوری سوودبەخش وەکو HDL و دابەزینی چەوری زیانبەخش وەکو LDL تەسیریان ئەبێت خۆی ینی ئەگەر بۆ ئەوەی ئیسفادەی هەبێ تەبەن سەلەمۆن لە هەمویان باشترە و بەلایەنی کەمەوە لە هەفتەیەکا 2 بۆ 3 ژەم بەکار بێنرێت اینجا لەوانەیە تەسیرەکەی ڕاستەخۆ دەرکەوێت دکتۆریێکی تر لەو چارەسەرانی کە بەشێکی خەڵک قەناعەتیان پێیەتی بریتین لە چارەسەر کوردەواری جادەرمانیەکان من سرکەی سێوم 22 زۆر کە خەڵک بەکارێنێت چارەسەری جادەرمانی جۆرەهای تریش هەیە تا چەند ئێمانە زانستیان لە پێش پشتەوەی و ڕاستە کە خەڵک بەکاری بێنێ زۆر جار نەخۆشیێتە لای ئێمە تەنانەت گەشتوێتە ڕادەیە کە نەخۆشەکە لە من وازم لە عیلاجەکان هێناوە دکتۆر چونکە سرکەی سێو بەکارێنم یان چی و چیم تێکەڵ کردو ئەوە بەکارێنم لە جیاتی ئەسپرینەکەم لە جیاتی تا ئێستا یعنی هیچ ئێمە پشت دەبەستین بە 2 مەدرسە مەدرسەی ئەمریکی و مەدرسەی ئەوروپی ESC و AHA یان ACC ئەمریکان لە هیچ کام لەمانەیە هیچ پشتگیریەک بۆ ئەم بۆچوونانە نییە لەبەر ئەوە ئێمە بە تەواوی ئەڵین نەخۆشیە لەوانی سایکۆلۆجیەن مرتاح بێت هەنێشت بەکاربێن ئەگەر بزانی زەرری نییە زۆر کێشە نییە بەڵام بۆ ئەوەی بڵێن بە نەخۆش بەکاری بێن بە هیچ شێوەیەک ئێمە سەپۆرتی ئەو قسانە ناکەین بەڕاست کاتێەوە بەگشتی لەگەڵ یانین و بەڕاستی نازان نەخێت ئێمە ئەگەر ینی ئەمەش کە ACC یان یوروپیان مەدرسەی ئەوروپی کام قسانە تا ئەخیر کۆنفرانسی یوروپیانیش ئەڵێ بە هیچ شێوەیەک پشتگیری ئەم شتانە ناکەین چونکە بە چەندین بەحث و مێتا ئەنالیسیس کراوەکەمان هیچ ئیسفادەی نییە لەوێ ینی ئێمە شتێکمان هەیە کە سۆنەر چۆن سۆنەری ناوسکێ سۆنەری ناو دەمارەکان هەیە یعنی چەندین ساڵ نەخۆش ئەو مادانی پێدراوە دوایی سۆنەری ناو دەمارەکانی بۆ کراوە چەند ئەو تسک بوونەوەی کەمی کردووە چەند هیچ شتێک نەسەلمێنراوە کە ئیسفادەی هەیە دەستخۆش بێ دکتۆریێکی تر لەو شتانە کە گومانوانی ئیسفادەی هەیە بابەتی وەرزشکردنە بەس پێم خۆشە ڕێژێکی دیاریکرای وەرزشمان پێ بڵێ لە هەفتەیەکات چەند ڕۆژ لە ڕۆژێکات چەند سعات و چ جۆرە وەرزشێکی لە هەمووی باشترە بۆ تەندروستی دڵ خۆی ئێستا گەر بچی لە قاعەکان زۆربەی ئەزانێ و خۆشبەختانە زۆربەی خەڵکی تێگەشتوێ لە وشەی کاردیۆ ئەو ریاضانەی کە هەر ناوەکەی خۆی بەخۆیەتی کاردیۆ ینی زیاتر ئیسفادەی بۆ دڵە بێت وشەی کاردیۆ خودی خۆی هەر بەواتای دڵ کاردیۆ لە دڵەواتوە ئەو شتانی کە باشن بە دەرەجە یەک ڕۆشتنی پەلەیان ڕاکردن بەڕاستی مەلەکردن پاسکی سواری ئەمانە بە دەرەجە یەک بۆ دڵ باشن ڕێژەیکردنەکەیان باشترە لە هەفتەیەکە 4 جار کەمتر نەبێت ئەگەر ڤیگرس یعنی ئەگەر بە سەریعی ئەیکێت زۆر سەریع ئەیکێت هەموو هەفتەکەت باشترە لە 120 دقە بۆ 150 دقە یعنی ئەگەر 4 ڕۆژەکە بیکەی نیو سعات ڕاکردنی پەلە نیو سعات بیکەی ئەگەر لەسەر خۆش ئەیکەیت مثلن ئەگەر لەسەر ترێدمێڵ حسابیکەین ئەگەر بەتەمایت لەسەر خۆکە هەڵبژێری لە 6 کەمتر نەبێت
بەڵێ لە ڕقم 6 کەمتر نەبێت و 40 دقه لە هەفتەیەکە 4 جار ئەگەر بتەوێت ئیسفادەی تەواوی بۆ دڵت هەبێ بەڵێ ئەگەر لەسەر سەریعەکە بیکەیت مەسەرەن لە سەرونەوە بیکەیت باشترە لە 4 ڕۆژەکە لە 30 دقه کەمتر نەبێت بۆ ئەوەی ئیسیفادەی تەواوی بۆ دڵت هەبێت. ئێستا تەبان جاران زۆر سەپۆرتی یعنی زۆر پشتگیری لە ئەو شتێکی ئێستا پێڵێن جیم بەرزکردنەوەی قورسایی ناکرا بلعکس ئێستا ئەویش یەکێکە لەو شتانەی کە بۆ ئینسولین رزستانس ینی بالضبط ینی ئەوانەی کە تووشی شەکرا بن ئینسولین رزستانسیان بەرزە جۆری دوو بالضبط ئەوانەی کە ڕاضەی بەرزکردنەوەی قورسایی ئەوانە ئەکەن ئیسفادەی زۆر باش لەوە ئەکەن هەتا بۆ یەکێک لە شتە خراپەکان بۆ سەحەتی دڵ چوری سک و ورگە بۆ کەمکردنەوەی ئەوانش ئێستا زۆر سەپۆرتی ئەوە ئەکرێکە بەرزکردنەوەی قورسایی و ئەو جیمەی کە ئێستا ئەکرێت لە قاعەکانە ئیسفادەیەکی زۆری هەیە و لە نیهایەتا و لە نەتیجەشا بۆ دڵ زۆر باش زۆر باشە. دەستخۆش دکتۆر باشە بەگشتی باسێکیەوەمان بۆ کە دکتۆر کە چارەخوازێک ڕوو لە بەڕێستانەکە هەنگاو بە هەنگاو چۆن لەگەڵ ئاڕۆنواتە ڕێکاریەکانی دانانی پلانی چارەسەر بۆ چارەخوازەکان چین و ئایا ئەمە بەپی کەسێک بۆ کەسێکی ترەگەڕێت بە نمونە ئەگەر ڕوونتر پرسیارەکە بکەم ئەگەر چارەخوازێک بێتە لای بەڕێستان جۆرە چارەسەرێکی بۆ دانێن کەسێکی تر ئەتوانێت هەمان سووری لێ بینێ لەو چارەسەری بۆ ئەو دانراوە چکاوە گەزانین کە لای خۆمان ئەو شتە زۆر باوە هاوڵاتیان بەپی ئەو چارەسەری کە پزیشکێکی پسپۆڕی بۆ کەسێکی تری دانێت هەمان چارەسەر وەرەگرێتەوە. بە دڵنیایی زۆر فەرقی هەیە ینی چارەخوازێکێت ئێمە هەر قسەکەی جەنابتە یەت ئەڵێ فلان کەس نەخۆش بوو وا دەرچوو فلان کەس ئەوەی خوارد باش بوو فلان کەس ئەوەی بۆ کرا باش بوو نا بە دڵنیاییەوە دڵ هەر دەمارەکان نییە دڵ هەر ماسوولکە نییە دڵ هەر کارەبایی نییە ئەوەی لە ناو خەڵکایە دڵ هەر سەمام نییە ئەکرێ هەر نەخۆشە و جۆرە نەخۆشیەکی هەبێت لەبەر ئەوە لە علمی خۆمانە لە طوبا ئەڵێن تەیلەرن ینی دوورینی عیلاجەکە بەبەری ئەو کەسەیە فەرقی هەیە ینی ئەم جلەی بۆ بەری ئەم ئەشێت بۆ ئەوی تر نابێت بەڕاستی لەبەر ئەوە لەسەر بە ئیندیڤیجوەلایز ینی بە پێی ئەو کەسەی کە نەخۆشیەکەی و جۆری ئەو نەخۆشیە و مەرحەلەی ئەو نەخۆشیش فەرقی هەیە نەخۆشیەکەیە تەسک بوونەوەی دەمارێکی هەیە لە 100 لە 120 زۆری فەرقە لەگەڵ نەخۆشیەکەیە تەسک بوونەوەکەی لە 190 نەخۆشیەکەیە تەسک بوونەوەی لە 190 و هێشتا جەڵدە لێ ناوە زۆری فەرقە لەگەڵ ئەوەی کە جەڵدە لێ یاوە و ئێستا دڵی زەعیف بووە ینی بە دڵنیاییەوە کاکتۆر ئەبێت ینی بە پێی مەرحەلەی نەخۆشیەکەی علاجی بکرێت و چارەسەر بکرێت. دکتۆر بەداخەوە کە لای خۆمان تا ئێسش ئەو سیستەمە پەیڕەو ناکرێت کە دکتۆری خێزانی هەبێت تایبەت بە خێزانێک و ئەو پێی بڵێ ڕوو لە کوێ بکە بۆیە زۆر جارێمە جەخت لەواکەینەوە کە خەڵک هۆشیاریەکی هەبێ تاوەی بزانێت گەیشتوتە تەمەنێکی دیاریکرا و ڕەنگە شێوازی ژیانکردنی وەکو پێویست نەبێ وەرزشی باش نەبێ یان جگەرە کێش و بابەتەکانی تر چۆن بزانێت چ پشکنینێ بکا بۆ خۆی ئەو ترێ ناو خەڵکە ئیکۆ باوە پشکنینی خوێن باوە سەرەتا لە چیەوە دەست پێ بکە خۆی ئەگەر لە یینەوە سەر ینی سەبەبەکانی توشببوونی نەخۆشی دڵ بۆی ئەگەر لە ویراست تا هەیە زووتر بڕۆ بەڕاستی پشکنین بکە لە خەڵکی ئامید ئەگەر تەمەنە گەشتووەتە 20 ساڵ باشترە بەلایەنی کەمەوە جارێک فاسی چوریەکان بکەیت باشترە بەلایەنی کەمەوە جارێک زەختت بگری باشترە بەلایەنی کەمەوە جارێک شەکرێت بکەیت لە 20ەکانە لە 20ەکانە جاران تەبان سەرتر بوو ئێستا هاتوێتە ئەو ئەمە بە شێوەیەکی ئام بەڵام تۆ ئەگەر لە ویراست تا هەیە لە 20ەکانە کردت نۆرمەڵ بوو لە خەڵکی ئەتیادی تەنانەت زەختگرتنێک ئەتوانی دوای 3 ساڵ دوای 5 ساڵتر زەختێکی تر بگری نەخێر تۆ ئەگەر لە ویراست تا هەیە زیاتر بیگرە ئەگەر تەمەنت هەیە و جگەرە کێشی زووتر بەڕاستی سەردانی دکتۆر بکە ئەگەر تەمەنت هەیە و شەکرت هەیە بەڕاستی ئەگەر بێت و هەستیش بە ئازار نەکەیت ئەگەر بێت و هەست بە تەنگە نەفەسی نەکەیت بە تایبەت ئەوانی 10 ساڵ بەسەر شەکرەکەیان ناتێپەڕیوە زۆر زەرورە کە سەردانی پزیشکی دڵ بکرێبەوەی بزانێت مەرحەلەی دڵی و نەخۆشی دڵی هەیە یانە ئەگەر قەڵەویت یعنی زیاتر لە خەڵکی ئەتیادی ئەبێ
بە دوایە بڕۆ ئەگەر زەختت هەیە و کۆنتترۆل نییە ئەگەر زەختت هەیە و کۆنتترۆلیشە باشترە کە چێکی خۆت بکەیت لای وەکو جەنا بدوتێت لەبەر ئەوی کە فامی لە دۆکتەرمانە لای پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی ئەو نەخۆشی کە هەتاتر ئایا نەخۆشی دڵە نەخۆشی ترە دەست خۆش بچکم بەڕاستی زۆر گرنگە بۆ لە خەڵکی خۆمان تا بزانێ لە چەند ساڵیەوە چ پشکنیشەکە دکتۆریکی تر ئەچینە لای چارەسەرەکان چارەسەری دەرمانی و چارەسەری نەشتەرگەریش وە ئەوەی پێشتر باست لە شێوازەکانی خۆپارێزی کرد باسی ئەو ناکەینەوە باسی چارەسەرە دەرمانیەکان بکەین ئەو دەرمانانی کە ئەدرێن بە نەخۆش زۆر جار حاڵتێک دروستە بێ دەرمانێکی لە بیرەچێ یان زیا خواردن لە دەرمانێکە باسی هەنێ لەو نمونانی بەڕێزت کە خۆت لاتە لە هەر دەرمانێ بێ بۆ مامکە کە چۆن دەرمانەکان کاریگاریان هەیە لەم بابەتێ یەکەم چارەسەر یعنی ئەگەر وەکو جەنا بدوتە ئەکرێت کە نەخۆشێک یەکێک لەم چارەسەرانەی بۆ دانی یەکسەر بیر لەوە بکەیتەوە کە نەشتەرگەری ئیتر ئایا لە قەستەڕەیە یان شێوازێکی ترە بۆی بکرێ یان ئەوەیە لەسەر عیلاج لەسەر دەرمان دابنرێت ئێمە ئەوە ئەڵین بە نەخۆشی ئەوانی کە نەخۆشی دڵیانەیە نەخۆشی دڵ من زۆر جا بە نەخۆشەکان وا ئەڵێن کە کۆکۆ هەڵامەتێک نییە ئیلتیهابێکی مەجاری بەولی نییە و فترێک و تێپەڕە و دوای فترەکە واز لە عیلاجەکان بێنی کەسە بە باشی کرد واز لە عیلاجەکان بێنی چارەسەرێک کە بۆ نەخۆشیەکانی دڵداندا بە شێوەیەکی گشتی چارەسەرەکە زۆر جار هەتاتاییە لەبەر ئەوە بە هیچ بیانوویەک دەرمانەکانە نەوەستێنی بەوەی کە هەناسم باشتر بووە لێدانی دڵم باشتر بووە ئازارم نەماوە زۆر مهمەکە چارەسەرەکان بەردەوام بی ینی وازێنان لە چارەسەر تەنها بەڕاوێژی پزیشکەکە دیان پزیشکێکی پسپۆری دڵ بێت ڕێگە چارەسەرەکانی ژەگۆڕێ وەکووتمان بە پێ مەرحەلەکە ئایا زەختت لەگەڵ ئایا شکرت لەگەڵ ئایا تەنگە نەفەسی کردووی ئایا قوتی دڵی کەم کردویتەوە کاربای دڵی تێک داوی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت هەنێک چارەخوازەیە کە یەک لە مەرحەلەیەکایە کە ئەبێ چارەسەرەکە وەرگێ بەس لەگەڵ چارەسەرەکەشا پێویستی بە نەشتەرگەری هەیە ینی کەلیمە ئامەکە گەر بڵێن نەشتەرگەری ئەگینا پێویستی مەسەن بە قەستەڕە هەیە تۆ ئەگەر تەسکبوونەوەیەکت هەیە تەسکبوونەوەیەکت هەیە لە 150 تێپەڕیوە بۆ ئەوەی نەکەیتە ئەو ترسەی کە بێتە جەڵدەی دڵ ببێتە قەپات بوون لەوانەیە پزیشکەکەت وای پێ باش بێ کە قەستەرە بکرێ باش ئەگەر خەڵکیش لە وشەی قەستەرە تێبێ قەستەرە تەنها فەحسی دەمارەکانی دڵە بۆ بینینی ناوەی دەمارەکانی دڵە ئەگەر بێت و تەسکبوونەوە کە بە پێی شوێنەکانی دەمارەکان و بە پێی کام دەمارەیە ئەگۆڕێت کە پزیشکەکەت ئەو کات قەراری لەسەرەیە کە پێویستی بەکردنەوە هەیە یان بەکردنەوەش تەبانکردنەوەی دەمار یان هەر لە ڕێی قەستەرە و شەبەکە و باڵۆنەوە ئەکرێت قەستەرەکە فەحسەکەی و شەبەکە و باڵۆنەکە چارەسەرە یان هەنێ جار لەو مەرحەلێش تێپەڕیوە پێویستی بەکردنەوەی سنگەیە و بە گۆڕینی دەمارەکانەیە دکتۆر پێم خۆشە بە کورتیش لەبەر نزیک بوونەوە لە کاتی بانک باسی دوای نەشتەرگەریەکەمان بوو کە دوای کە کەسێک نەشتەرگەری قەستەر و باڵۆن دانان و شەبەکەوانی بۆکرێت چۆن وردە بێتەوە سەر تایمی جاران و ژیانی خۆی بەڕێ بکاتەوە ئەگەر بێت و جەڵدە نەبوو بێ و قووەتی دڵی کەم نەبوو بێتەوە بەڕاستی زۆر جار نەخۆشەکە پێویستی بە کاتێکی زۆر نییە بۆ گەڕانەوە بۆ ئیشەکە لەوانەیە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بڵین بە نەخۆشەکە لە ماڵەوە بە و ئیسراحەت بە و دوای ئەوە ئەتوانی ئیشی ڕۆژانی خۆت بکەی ئەگەر بێت و نەخۆشیەکە چارەخوازەکە بە جەڵدەی دڵ هات بێت و دەمارکی گیرا بێت و بوو بێتە جەڵدەی دڵ نا ئەوانە فەرقیان هەیە ئەوانە یەکەم یعنی ئەگەر قووەتی دڵی کەم بوو بێت تا 2 هەفتەیەکی ساحەتی تەواوی پێدرێ بە پێی جۆری نەکە تا لێخوڕینی سەیارە و ئەوانش ئێستا هەر وەرەکەیەکمان حاضر کردوێ لە بژانەوەی دڵەکە چونکە ئەوانی کە بە حاڵتی تەواریەن و ینی جەڵتەی دڵن ڕێنمایەکان هەمووی یەکێک بۆمان نووسیون لە چ جۆرێک ڕێگە پێدرا و چ جۆرێکیش ڕێگە پێدراو نییە دەستخۆش دکتۆر بەگشتی بەرەو کاتی بەرەو کۆتایی بەرنامەکەمانە ڕۆی نزیگە بینەوە لە بانگی پیرۆز کۆتا پرسیارم دکتۆر ئەمێ لەسەر بابەتێک پرسیارە لێ بکەم ئەویش بابەتی broken heart syndrome یاخود شکانی دڵ ئایا زانستێکەیە لە پشت ئەمەوە کە کەسێک بە نمونە لە خەم و خەفەتێک یان هەواڵێکی کتوپڕی کە لەسەر دەرونی بکەوێت بڵێت دڵم شکاوە یاخود کێشەیەک تووشی دڵی بووە کەلیمەکە ڕاستە و
لە زانستی نەخۆشیەکانی دڵا پێڵێن تاکوچوو بۆ کاردیۆمایۆپاتی باشە یعنی بزەوت ینی دڵشکانی ئەوەی کە لە کووردا پێڵێن عادەتەن لە سترێسێکی زۆرەوە دروست ئەبێت کە نەخۆشەکە ئەگاتە خەستەخانە ئێمە ئەتوانم بڵێم لە ساڵێکا چەند نەخۆشێکی وا بینین بە گۆڕانکاری تەختیتی دڵەکەی هەڵکاری دڵەکەی هەمان گۆڕانکاری جەڵدەی دڵە فەحسی ئەنزیمەکانی دڵی ئەینەن شت پشکنینەکانی هەر ڕێک وەکو جەڵدەی دڵە تەنها بەچی جیا ئەکرێتەوە جیاکردنەوەی لە سەتاسەتی ئەم حاڵەتەکە ئەمە دڵشکانە یان جەڵدەی دڵە قەستەرەیە بەڕاستی لە کاتی قەستەرەکە بۆ دەرەکەوێت کە دەمارەکانی ئەو دەمارانی کە باسمان کردن هیچ کامیان گیرانی نییە و دوای یعنی شتێکی تریش کاوکارمانە ئیکۆی دڵە ئیکۆی دڵ ئەو شوێنە پیشانەیە کە عادەتەن ئێمە بەشی پێشەوەی دڵەکە شکانی دڵی پێڵین بەشی پێشەوە ئەگرێت کە ڕێزی ئەنەتۆمی توێکاری دەمارەکان ناگرێت مەسەر نەگەر نەخۆشە ئەم دەماری گیرابێ تەناو ماسوولکەیە ئەگرێت کە دەمارەکە خوێنی بۆ ئەبا بەڵام ئەو سێرەکەی چەند شوێنێک ئەگرێت و دەمارەکانیشی پاکن و خۆشبەختانە برۆکن هار سندرۆم ینی شکانی دڵ تا ڕادەیەکی زۆر مستەقبەلی زۆر باشترە لە جەڵدەی تەواو زۆربیان لە ماوەی 3 مانگێکە ئەیتر بە تەواوی ئەگەڕێنەوە دۆخی تەبیعی کەواتەوەی کاڵێ دڵم شکاوە ئەمە هەر تەنها قسە نییە ئەگەر ڕاستە زانستێکی لە پشتەوە بێ بەڵێ زۆر باشە دکتۆر حسێن موڕاد سپاس بۆ بەڕێز زۆر بە خێراتی دووارە کۆتایی بەرنامەکەمانی بەم شێوەی هیوا دەرمە تا بەرنامەیەکی تر هەر تەندروست باش بن ئینشاءالله دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر ئێمە بەرنامەکەمان بەرەو کۆتایە ڕوات ئێستاش کاتی بانگی پیرۆزی ئێوارەیە تا بەرنامێکی تر بەخواتان نسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ